دوای بۆ ئەو ڕۆژەی لەسەر تەختێک دامانە لێمان دەشۆن. وجاءت سكرة الموت بالحق. توانای هیچمان نییە، ناتوانین یەک پەنجەیە بجۆڵێنینەوە گیامان ڕق بووە. خەڵکی ئەم دی و ئەو دیمان پێ دەکەن. ئەو ڕۆژەمە لەبیر چوە، لاشەمان بێڕۆح دەمێنێتەوە. ڕۆژێک دەبێ لاشەمان لە جوڵە دەکەوێت. والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق. والله ڕۆژێک دەبێ ئەگە بە نسیبمان ببێ لەناو تابوتا پێیەکانمان جووت ئەکرێ. بۆ یەکێ لە پیاوچاکان گەنجێکی بینی گەنجەکە زۆر پێ ئەکەنی، فەرمی ڕەحمەتی خوات دەبێ بۆ ئەوەنە پێ ئەکەنی. کێ ئەڵێ کفنەکەت لە بازاڕان نیە ئێستا؟ برای شیرینم کێ لە کفنەکانی ئێمە ئێستا نەدووراوە؟ ئایا متمانەی سیقەی سەعادێتمان بە خۆمان هەیە؟ إنك ميت وإنهم ميتون. أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم تۆ دەمری خەڵکیش دەمرێت. والله یەک بە یەکمان دەمرین و دەبینە خاوەنی قەبر ئەگەر خوا بە نسیبمانی بکە. دەبا مردنمان لەبیر نەچێت، بەردەوام مردنمان لەبیر بێ. ئەو ڕۆژە ناخۆشەی کە بەرەو ڕووی دەبینەوە لەناو قەبردا بە تاک و تەنها. پیغمبری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو عەبدە صالحەی، ئەو بەندە خواناسەی کە ئیمامی سەعدی کوڕی معاذ بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، سەحابەی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، سەحابەی ئەهلی بەدر. ئیمامی سەعدی کوڕی معاذ، ئەو ئیمامی سەعدی کوڕی معاذەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد عەرشی خوا گەورەترین مەخلوق کە عەرشی خوایە کەوتە لەرزە لەرز بۆ مردنی ئیمامی سەعدی کوڕی معاذ. 70,000 مەلائیکە جەنازەکەی ئەو سەحابەیان بەڕێ کرد. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەدا واللهی گۆڕە و شارێک درا پەراسۆکانی تێکەڵاو بوو، باشان خوای پەروەردگار ڕزگاری کرد. واللهی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر یەک کەسێک لە گۆڕە و شار ڕزگاری بوایە ئەوە سەعدی کوڕی معاذ نەبوو، کەواتە هەمومان گۆڕە و شارە درین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر منداڵێکی کوڕ یا کچ کرد، لە دوو ڕیوایەتە هاتووە، کوڕ و کچ، سەبی ئەو سەبیە، مناڵێک بوو کچ بوو یا کوڕ بوو، هەردوو ڕیوایەتەکە هاتووە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر یەک کەسێک لە گۆڕە و شار ڕزگاری ببوایە ئەوە ئەم منداڵە ڕزگاری ئەبوو. مناڵێکی کۆرپە ساوا بێت هاوان لە گۆڕە و شار ڕزگاری نابێت. من و تۆی تاوانبار چی بکەین برای بەڕێزم؟ من و تۆ کە کۆڵێ تاوانمان هەڵگرتووە ئەبێ چی بکەین؟ زەویەک بەو بە قووەتی خۆیە بە ئەمری خوا هەتگوشتەیە پەراسۆکانت تێکەڵاوەکە. ئیمامی سەعد ئەهلی بەدرە خوانی خۆش بووە، ئیمامی سەعد عەرشی خوا بۆی دەلێرێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی سەعد 70,000 مەلایکە جەنازەکەی بەڕێ دەکەن. ئەوە حاڵەکەی بێ ئەی باشە تۆ چۆن ڕزگارت ئەبێ و ئینەکە مەیت وئینەهم مەیتون. ئەوەت هەموو کاتێ لەبیر بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ دەمری و خەڵکیش دەمرێت بە هەمان شێوە.